السلام عليكم ورحمة الله وبركاته. بسم الله الرحمن الرحيم. يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون. بري أم بتشينات نوبابتي داو بري أم بحثا باشي ويبكين وبري أم بيروز باهي جيبكين زور زور دا خازالي ورينيتكين يعني بري 20 دقيقة 20 خلقة كما صلاف كر بشتينجي خلالك تكنيكيا بتشيك چه بيدي آمرين الكتروني جارجا يعني پرزگریک دینه پیش زور دا خازالی بوری نتکین 20 دقیقه هم دا گیرو جیبین بگمان رمضان و پیروز بد پاشی و بخیر و برکت بد پاشی و افصاله جیل کردستان 24 ساعت 1 حتی ساعت 3 خود حس کتم دل گل وداوی رمضان تا پیروز رمضان توش پیروز بد جوان رمضانی همو بینران و بیسرانی کردستان 24 بخیر و خوشی بتو بسلامتی سڵاوتان لەبێت لە هەر کوێیەکن کوردی زمانەکان کە ئێستا گوێبیستی ئێمەن و بینەری بەرنامەی پاشیون من و ژوان ئەم شەوانەی پاشیوی ڕەمەزان لەگەڵتانە بین ئینشاڵڵا خوای گەورە تەمەنمان بۆ یار بکات و بتوانین کە هەر سیشەوەکەی ڕەمەزان لەگەڵ ئێوە بین بێگومان ژوان هەر کاتێککە میوانێکی خۆشەویست ڕوەکاتە ماڵمان ئێمە خۆمانی بۆ حازرەکەین دەستەکەین بە خواردنی خۆش دروستکردن ماڵی بۆ پاکەکەینەوە بۆی کە جوانترینی کاتەکان لەگەڵمانە بێت و جوانترین میوان لە ماڵەکەمان چۆنەڵێت بەخۆشی بەڕێ بکەین ئەو ڕەمەزانە بەڕێکەوە ئەمیش میوانێکە کە ئەم مانگە مانگێکی پیرۆزە و ڕووی کردۆتە ئێمە بۆیە ئێمەش هەوڵی ئەوە ئەدەین بە مانگێکی پڕ لە دوعا و نزا و هەروەها پاڕانەوە لای خوای گەورە بەڕێ بکەین هەر گرێدای پێشوازیکردن یان ژی بخێرهاتنە هەیڤا ڕەمەزانە پیرۆز یا گرنگە بێت بزانین کە چاوە ئەم پێشوازیە لێ بکەین چاوە ئەم کەساتیە خوب گوهۆڕین جدا 11 هەیڤێدی گەلە جارە وسام هەواڵە برادەرێک گەلە جارە ئەم ژیت کەوینە وێ خەلەتیە بژین کە 11 هەیڤێدی ئەم چاوینە بلاوێ هەیڤێژێم دەوێت گۆڕانکاریە کە بچینکی وێزگەکە ئەم بێژین خەلاتەکە خودی پێشکەشی مەکری دەوێت ئەم وێ خەلاتی بجوانی وەرگین خوب بگۆڕین بێگومان بۆ خۆگۆڕینی ئێمە مەبەستمان لە خۆگۆڕینی ناخە باس لە خۆگۆڕینی ناخەکەین کە کاتێکی باشە لە مانگی ڕەمەزانە ئەبدەیتێکی خۆمانەکەینەوە لە ڕووی ڕفتارەکانمان لە ڕووی هەڵسوکەوتمان ئێمەش بۆی کە بزانین لە هەموو شار و شارچکەکانی هەرێمی کوردستان ئەم ڕەمەزانە چونکە ئەمە ژبان و بینەران و بیسەرانشمان دەزانن کە ئەمە دووهەم جارەوە دووهەم تەجروبەی ئێمەیە لەگەڵ کۆرۆنا کە لە ناو ڕەمەزانداین با بزانین ئەم ساڵ چۆنە بە چ شێوەیەکە ئەچین سلێمانی کەفیکۆتە تو گەلەکەوەی زاوەشکری هەر نەکرد بەرەم سلێمانی بەچی وەرگرا با بچم بۆ سلێمانی و لە سلێمانی هاوژین جەمال پامنێرمان لەگەڵمانە هاوژین ڕەمەزانی تۆ پیرۆز بێت ڕەمەزانی هەموو خەڵکی سلێمانی و هەموو کوردستان پیرۆز بێت پێمان بڵێ ئێستا لە کوێیت خەڵکی سلێمانی چی دەکەن بەو پێی کە ئێستا لە دوای ئەوەی کە دەبێتە شەوانە ئەوە قەدەغی هاتوچۆ نەماوە با بزانین جەو چۆنە لە سلێمانی بۆ یەکەم ڕۆژی ڕەمەزان ئەشمە پرزگرێکێک یا هەی دیسات پەیوەندیە داد گەل ئەفکارێمە هاوژین جەمالی کوش سلێمانی خۆدا حەز کردێت گەلمەدەوە ژبلی هاوژینی یعنی دەستپێکێمە بەحسە خو گۆڕینێ کردسووە مەوەستا من ئەو بی خوددا حەز کرد ئەڤر و تەوەری مێ ئاینی دێ گرێدای چاوانیا پێشوازیکردنێ هەیڤا ڕەمەزانە پیرۆز بێت ڕابین و ڕینشنامە خواردن و خواردنامە هەلسوو کەوت ئاخف نێدمە حتا بوو کچێ تایبەتیژی شێوازی جلی کۆچەوە بگۆڕینێت يعني سوشيال ميديا أبرك من متابعة كرهن چونكي زيادة سوشيال ميديا إنه كمثلا كتجي ديار من كا جليوانا يتشوي بري رمضان بشتي رمضان عندك بكوميد مثلا رنجة بدجبن مثلا بيجن ما تبري هنجي أو بيت دبوش نيكا استاجبان توبا من دودت أو لك إزعاجي كردويت نا إزعاجي نكردو ما إزعاج كردن بلا بس تنكي استاش زور جاروايا كدبت رمضان أو كساني كمثلا لا تشجع كان بونمونا ئەبینین کە ئیزعاجە بێ پێی ئەویش هەتا ڕادێتەوە پێی دووبارە لەبەرەوە هەندێک شتە بێ ڕابینەوە پێی وە ئینشاڵڵا کە مانکی پڕ خۆشیە بێت ڕادین بە هەموو شتە جوانانەی کە لەناو ئەم مانگەیەدا هەیە شڵە خودیش هەمێ ڕەخۆڤە هەر تشتێکی باش ئینسانێک بکرد هەر دنیای خودی خەبیل کە بخێر بەرەف سلێمانی و بچین ئەفکارێمە هەوج جەمال باەکی ڕاستە خودت گەلمەدا هاژین ئەفدەمێتە باش ڕەمەزانەوە پیرۆز خودی ڕۆژی نوێژ و قبیل کردی شلا بزنین کل سلیمانیه چه پیشوازی کردن هایی و رمضان پیروز تکرن بازار چه وقتی پاشی و چه خلق یعنی قصد که تجدر و جوی خورنانان پاشی و
بەڵێ سڵاوتان لێبێت ڕەمەزانی ئێوەش پیرۆز بێت هاوشێوەی شار و شارۆچکەکانی دیکەی هەرێمی کوردستان هاوڵاتیانی پارێزگای سلێمانیش چەند ڕۆژێکە خۆیان بۆ مانگی ڕەمەزان ئامادە کردووە ئەمڕۆ جیاواز بوو لە ڕۆژانی ڕابردوو بۆ پێی کە ئیدی سبەینێ ڕەمەزانە و چەند کاتژمێرێکی کەمی ماوە بۆی کە هاوڵاتیان ئەو شتی کە پێ دەوتێت پاشەوە دەست پێ بکەن من ئێستا لە بەردەم مزگەوتی گەورەم ئەم شوێنە ڕۆژانی ڕابردووش هەر قەرەباڵغ بووە و لەم کاتانەشدا خەڵکێکی زۆر سەردانی کردووە بەڵام ئەوەی کە جیاوازە ئەم شەو جیاوازە شەوانی ڕابردوو کاسبکارانی ئێرە ئەوانی کە لێرە کار دەکەن خۆیان ئامادە کردووە بۆی کە پێشوازی لە هاوڵاتیان کە من دەچمە لای وەستا ئارازی کەبابچی با بزانین ئەوان چۆن خۆیان ئامادە کردووە بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز کاگارەزم کاتت باش ڕەمەزانت پیرۆز بێ پێمان بڵێت وەکو کاسبکارێک ئەم ساڵ بۆ مانگی ڕەمەزان شەوانە چۆن خۆتان ئامادە ئەکەن و چۆن پێشوازی لە هاوڵاتیانەکەن پێشیشی بە خێراتی کەناڵە جوانەکەتانەکەم و پیرۆزبایی مانگی ڕەمەزانی پیرۆزەکەم لە هەموو مسلمانە سەرجەم هەرچی مسلمانانی جیهانە ئێمە عادەتەن شەوانە تا سەعات سێمێنینەوە پێش ڕەمەزان بەڵام ئێستا کە ڕەمەزانە ڕەمەزانی پیرۆز هات یاخوا بەخێر بێ هەتا 4:30 تا 5 ئەمێنینەوەوانە ئیشی خۆمانەکەین لەبەرەوەی خەڵک یە سەردانمانەکە بۆ ناخواردنی بەیانیان خەڵک بە ڕۆژوو ئەبێ عادەتەن ڕەمەزانانیش خۆشی خۆی هەیە ئیش و کار و کەسابەت لە مانگی ڕەمەزانە هەیە یعنی بەڕاستی پڕ خۆشیە مانگی ڕەمەزان ئیتر عادەتەن ئیشەکانمان ئاوایە بۆ شێوەیە کە بە جەنابەت دەڵێن بۆ هیواداریشم لە مانگی ڕەمەزانە یعنی خاندێک کەس هەیە ینی شت لە کاتی خۆیان شت پێش ڕەمەزان چۆن فرۆشێتی هەر ئاوا بیفرۆشێ نەوەک کابرا بۆ نمونە ڕۆنێکی کڕێەوە بە 1000 دینار ئەیا بە 1500 لە بە خاتری مانگی ڕەمەزان نە ئەوە گوناحە ئینسان ئەبێ ئەو کاتە ئەوەی لەبێر چاوە بێ ئەوە بزانێ ینی مانگی ڕەمەزان پیرۆزی و ئەرچی خۆی هەیە و گەورەوەی گرانی خۆی هەیە ساغ بێ سەرکەوتوبی زۆر سپاس بەڵێ من دەگەڕێمەوە لە ئێوە ئەوە وتە یەکێک لە کاسبکارانی پارێزگای سلێمانی بووکە وەکو کاسبکارە خۆی ئامادە کردو بۆ مانگی ڕەمەزان و ئەوان شەوان لێرە دەمێنەوە بۆی پێشوازی لە هاوڵاتیەکی زیاتر بکەن و هاوڵاتیانیش وەکو باسم کرد لێرە قەرەباڵغێکی زۆر هەیە و بەبەستی پاشەوکردن سەردانی ئەم شوێنە دەکەن ji Silêmanî efkarê me hewjîn Cemal Payekê rasta xwên gelma dabûn zor spas bû ev pêviyayekî ev meha Remezanê meha xêr û xweşî û bereketê be ji wî hemû kesekî û Xwedê rojî û nivêja qebîl ket û paşîva xêr û bereket bet. ئینشاءڵڵه. بەڵێ باسمان لە چۆنەتی پێشوازیکردن لە ڕەمەزان کرد بە نوشبان لەگەڵ وەشە تەوەرەکەشمان هەر سەبارەت بەو بابەتەیەکە لە یەکەم ڕۆژی ڕەمەزانین بۆی بزانین چۆن پێشوازی لەم مانگە پیرۆزە لەم میوانە ئازیزە بکەین و گونجاندنی کردارەکانمان ڕەفتارەکانمان چۆن بگونجێنین لەگەڵ پێشوازیکردنەکە لەگەڵ مانگی ڕەمەزان بۆیە ئەمە میوانداری مامۆستا عومەر مەحموود فەقێ بانگخوازمان کردووە بەخێر هاتی مامۆستا و ڕەمەزانیشت لێ پیرۆز بێ سپاس بۆ تەواوی کارمەندانی کەناڵی ویستاریش زۆر سپاس دەکەین مامۆستا هەر با یەکسەر بەوە دەست پێ بکەین چۆن پێشوازی لەم مانگە بکەین ئەمە 11 مانگە بە دڵی خۆمان هەڵسو کەوتەکەین چۆن ڕەفتارەکانمان لەگەڵ ئەم مانگە بگونجێنین کە مانگێکە پڕ لە پاکی و پڕ لە جوانی و پڕ لە خۆشەویستی و پڕ لە میهرەبانی. بسم الله الرحمن الرحيم والصلاة والسلام على رسول الأمين والحمد لله رب العالمين. سرتا مانجی ڕەمەزان پیرۆز بێ لە هەموو میلەتی کوردی مسلمان بەگشتی و هەموو مسلمانانی جیهان بە تایبەتی و شاری هەولێر بە تایبەتر ئینشاءالله. پێشەم شتێک من بەڕای من پێشوازیکردن لە مانگێک واتای ئەوە دەگەینێت کە خودی ئەو کەسێک کە پێشوازی لە کەسی بەرامبەر دەکات دەبی ئاکاری زۆر بەرزتەوی. بۆ نمونە من کە خاوەن ماڵم کاتێک کەسێک بان خوازە کە کەسێکە بۆ خوانێک ئامادەی دەکەم پێشوازی لێ بکەم من خۆم دەبی ئەو کەسێک کە دێتە ماڵەکەم ئاکارەکەم زۆر ئەو بەرزتر بێ هەتا کە هاتە ماڵەکەم ئەو کاتی تێمدا ڕابمینێ تێڕامانێکم بۆ بکە بزانانی ئاکارە بەرزی ئێمە چەنددان کۆڕانکاری تێدا ڕوو دەدا. بۆ نمونە پێشوازیکردن لە مانجی ڕەمەزان بەڕای من کە نابتە شتێکی یاسایی وەک بیردۆزێک باسی لێوە دەکەم ئەگەر کەسێک بێت و ڕەمەزانێکدا لە ژیانیدا بسوڕێتەوە بخولێتەوە ئەگەر گۆڕانکاریی زۆر تەواو لە ژیانی ئەو کەسەدا گۆڕانکاری ڕوونەدا ئیتر وەک عەرەب دەیڵێ فەئەقیم عەلەیهی مەئتەمەن وعەویلە ئینسان لافتەیەک و پرسەک و سەرخۆشی خۆ بۆ خۆی بنووسێت و ڕۆڕۆیەک بۆ خۆی بکە باشترە کە گۆڕانکاری لە ژیانیدا ڕووی نەدا. جا پێشوازیکردن لە مانجی ڕەمەزان ئەو کات گەورەی بەدەردەکەوی کە مرۆڤ بتوانێت لە هەر مانگێکدا بڕیارێکی زۆر دروست بدا
کە بتانی لەو مانگەدا گۆڕانکاریەکانی بەقەت ئەندازە 11 مانگ تێدا ڕەنگ بداتەوە. ئەو کاتە من ناوی دەنێم مانجی ڕەمەزانێکی دروست کە ئەمن تێگەیشت بم، واتە خودی مانگەکە تەواوی دروستی خۆی تێدا بەرهەمدارە، بەڵام ڕوانینی ئێمە بەرامبەر ئەو مانگە لە بڕیارەکانی ئێمە بە دروستی و بەکردار وسلماندنی لە گۆڕانکاریەکانی 11 مانگەکانی تر بە بەردەوامی ئەو کات بۆمانەی بڵێن ڕەمەزانێکی بەرەکەتدار و پێشوازی کردێکی زۆر گەرم ماڵی کردو. زۆر تەواوە. مامۆستا یەک جۆرێکی تر هەیە لە بیرکردنەوە لە نێوان خۆمانە جاریوای لەگەڵێک تریا قساکەین، ئەڵێ من بڕیارمدا بۆ ئەم مانگە کۆمەڵێک گۆڕانکاری لە ژیانی خۆما بکەم، لە ڕەفتارما پلانی ئەوم دانا بوو ئەمە بکەم ئەو بکەم، کۆتایی مانگەتر هیچ شتێکمان نەکردووە، بۆچیە گەڕێتەوە ئەمە؟ بەڵێ ئێمە بۆ نەبوونی ئیرادە دەگەڕێتەوە، واتە زۆر جاران مرۆڤ کە بڕیار دەدا ئەگەر ئیرادەیەکی دروست ویستێکی زۆر تەواوی لەگەردا نەبێت هیچ نرخێک بۆ ئەو بڕیارە نامینێتەوە. بۆ نمونە لە کابرایەکی میلیۆنێری ئەمریکان پرسی لە لاسڤیگازا دەژی، گوتیان چۆن توانیت بگەی بەو پێگەیە کە ببیت بە میلیۆنێر؟ گوتی من بڕیارمدا بم بە میلیۆنێر. پێ ئەمریکاش گوتی ئینجا شتێکی سانایە، بڕیاردانسی ئەمش بڕیار دەدەم ببم بە میلیۆنێر. ئیتر دوور لە مەقامی بینەران و بیسەران گوتی هەی گەمژە بڕیاردان وا بەدەو ناکرێت. من 3 جاران کەوتومە زیندان، 2 جاران هاتوومەتە سەر سفر، جارێکی تر هەوڵم داوە بەڵام لە کۆتاییدا چونکە ئیرادە و ویستم وابوو من ببم بە میلیۆنێر، ئیتر بە هەر بڕیارێک بێت بووم بە میلیۆنێر. کەواتە ئەگەر تەماشای ئاەتێک بکەین لە قورئانی پیرۆزدا خوا سوبحانەهو وتەعالا دەفەرمێت لەبارەی کە زۆر بەمان مامۆستایانی ئاینی وا تێدەگەم دقیق نەیپێکن، ئەوەیە کە بەخۆشم لە منداڵیەوە زۆرم گوێ لێ بووە، دەفەرمێت خوا دەسەڵاتێکی هێندە ڕاهەیە کە دەفەرمێت کون فەیەکون ببە دەبی، ئیتر کون فەیەکون لەکن خوادا بوونی نییە. ئەو ئاەتە بچووکردنەوەیە دوور لە مەقامی سوبحانەهو وتەعالا کە ئەمە تێی بگەین. تەماشای ئاەتەکە کە دەفەرمێت ئیذا ئەراد الله شەیئا، ئەگەر خوددا ویستی لەسەر شتێکە بێ ئەو ئەن یەقول له کن فەیەکون، واتە پێش مەوزوعی بوون و ببە شتێکی پێدەگوترێت ئیرادە ویست. ئیذا ئەرادە لە زمانی عەرەبیدا دەفەرمێت بمجرد الإرادة قضي المراد قبل القول بكن فيكون. خدا تەنها ویستی لەسەر شتێکە بێتن ئیتر شتەکە خۆی دێتە بوون، پێویست بەوتن ناکە بڵێ ببە و بفەرمییان ببێ. مرۆڤی ئێمە چ لەو ئاەتەوە فێر دەبێت ئەگەر من ویست و ئیرادەیەکی بەهێزم نەبیت گۆڕانکاری لە ژیانمدا تەنها قسەیە. تەماشای ئەو کەسانەکەن کە لە ژیانیاندا سەرکەوتوو بوونە بیانگەڕێنەوە کە چی جیاوازیان دەکاتەوە لەو شتانێک کە لە مرۆڤی ئاساییدا ئەوەیە کە بڕیارێکی دروستە و وەڕێز لە بڕیارەکەی خۆشیان دەگرن. ئێمە زۆر بەمان بڕیار دەدەین بەڵام ڕێز لە بڕیارەکە ناگرین. ڕێزگرتن لە بڕیار ئەوەیە کە پەیوەست بی پێی و ئامادەبی هەموو باجێکی لێ بدەی بلەوەی گۆڕانکارێکی دروست لە ناخدا ڕوو بدا پاشان ڕنگ بداتەوە بەرەو ڕوخسار و پاشان دەوروبەر. مامۆستا عومەر یا گرنگ گۆڕانکاریەت هەڵسوکەوت و ئاخفتن و سەرەدەریا و حتا ڕابین و ڕێنشتنا خوددا هەیڤە ڕەمەزانە پیرۆزدا. لێ بۆ موسڵمانی قورئانە پیرۆز ڕێنیشان دەرە، یعنی کە چاوە خودی یاسا دانایە بۆ هەر تشتێکی دەبێت یاسایەک دانا بێت بۆ پێشوازیکردن هەیڤە ڕەمەزانە پیرۆز. یعنی ئاەتە هاتیدا مەسەلەن کە چاوە یەت بەری وە پرۆژی بینە هینژی پرۆژی بن بەش بلی ڕۆژیە هەم خدای مەزن هەمژی پێغەمبەری سڵاوات خودی سەر بن چاوە بەحث کردێک و پێشوازیە لە هەیڤە ڕەمەزانە پیرۆز بکەین. ئەگەر تەماشای مەطلع و دەستپێکی ئەو ئاەتێک بەڕێستان کە خوێنتانەوە لە بەرنامەکەدا شتێکی 3 نقاتی زۆر جوانی تێدایە، بەڵام پێویستە بە کۆبیرێک و زەڕەبینێک فۆکسی بخەینە سەر. پاشەوەی کە دەفەرمی ئەعوذ بالله من الشیطان الرجیم بسم الله الرحمن دەفەرمێت یا ئەیها الذین آمنوا، واتە خوددا کۆمەڵە کەسێک جیا دەکاتەوە لە کۆمەڵە کەسێکی گشتی کە کەس یا ئەیها الناسە، یا ئەیها الناس هەموو کەسێک دەگرتەوە. پاشان نەیفەرمووە یا ئەیها الذین ئەسلموا، ئەی مسلمانان، مسلمانیش دەرهاتیە، کاتە ئەگەر ئەتو مسلمانیش بی تۆی ناگرتەوە ئاەتە دەبێت مەرتەبەیەکی تر بەرز بیەوە. مەرتەبەی دوم پێدەین مەرتەبەی ئیمان، ئەو خیتابە لەبارەی ڕۆژوگرتن ئەو مەرتەبە دەگرێتەوە، ئەو ئاستە دەگرێتەوە کە ئیماندارن. واتە دەفەرمێت یا ئەیها الذین آمنوا، ئەوانەی کە ئیمانیان بە غەیبیاتێ و بەخوا و بە قیامەت ئەوانە دەگرێتەوە. واتە ئاستێک بەرزترن لە کەسی مسلمانی ئاسایی، بەڵام ئاستێکی نزمترن لە کەسێک کە پێی دەگوترێت محسین. لە مەرتەبەی دوم دەفەرمێت یا ئەیها الذین آمنوا کتب علیکم الصیام کما کتب علی الذین من قبلکم، واتە لەسەر هەموو گەلانی پێشتریش واجب کراوە و نووسراوە. بەڵام ئەوەی گرنگە لێرە چییە؟ ئێمە بۆ ڕۆژوو دەگرین پەیامەکەمان لەبیر کرد کە خودا مەبەستی چێ لەو ئاەتە دەفەرمێت لعلکم تتقون، لە ئەوەی بگەن بە پێگەیەک کە تەقوای خودا بکەن. لە ئیمامی عەلیان پرسی ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێت وتیان یا ئەبەل حەسەن صف لەنا التەقوا، واتە تەقوا یعنی چی؟ فەرمووی لە 4 بەشدا خۆی دەبینێتەوە. التقوى هو الخوف من الجليل والرضا بالقليل والعمل بالتنزيل والاستعداد ليوم الرحيل. ئێمە ئەگەر ڕەضامان نەبی بەو بەشێکە هەمانە قەناعەتمان نەبی ئێمە تەقوادار نینە.
والعمل بالتنزيل أو خدا بو مرۆڤی نازل کردووە کە قورآن و سنەتە ئێمە عملی پێ نەکەین ئیتر ئەمە ئێماندار نینە و تەقوامان نییە. والاستعداد ليوم الرحيل ئەگەر ئەمە خۆمان ئامادە نەکرد بێت وەک ئەوەی ئێستا ئەمە ئەو هەموو خواردن و خوارێکە دەچینە گەشتێک لە نەورۆزدا دەچینە گەشتێک تەماشای میلەتی کورد کە سبحان الله سیارە و سەقف و کوشن و مانقەڵی تکە و ئیتر دۆشەک و بەتانی ئەوە چیە 5-6 کاتژمێر دەستە سەفەرێکی کاتی بەڵام بێنە بەرچاوت ئەگەر خودی ئەو کەسە بە پێوەری خۆی پێوە بکەم بۆ گەشتێک کە سەدان ساڵ و هەزاران هەزار ساڵت کەی لە پێشە کە ژیانێکی نەبڕاوی لە پێشە لی بپرسیست ئامادە کردێ دەڵێ وەڵی بلێمسی نازانم وەڵامێکی وای پێێنێت چونکە ئامادە باشی لە خۆیدا نەکردو و لە خۆیدا خۆی نەخوێندێتەوە. یەک لە قسەکەکانی ئیغرێک کە دکتۆر تاڕق سوێدان ئاماژەی پێدەکا قسێکی جوان بوو لە ژیانم فێری بووم دەفەرمێت ئەوەی مرۆڤ لە گشت بوونەوەری سەرگۆی زەوی جیا دەکاتەوە یەک خاڵە. دەفەرمێ الئینسان هو المخلوق الوحيد الذي يتفكر في تفكيره. مرۆڤ تاکە بوونەوەرە بیر لە بیرکردنەوەکانی خۆی دەکاتەوە هەرچی زیندەوەرە بیر دەکاتەوە تەنانەت گوێ درێژی دوور لە مەقامی وەڕستان کە من زۆر جار دەڵێم ئەو کەسە بێعەقڵەکە بێعەقڵێک دەڵێ بێعەقڵ بوونی نییە تەنانەت گوێ درێژی لەو پەڕی ژیریە هەر ئاستەوەک خوای دەفەرمێت فألهمها فجورها وتقواها ئیتر هەموو ئیلهام کراینە ئەو پاچێک ئێمە هەمانە بەڕاستی ئەگەر بێت و نەیخێنە سەر ئەو گۆڕانکاری لە بیرکردنەوەکانی خۆماندا بگۆڕین کۆتا دەرفەت کە خوای گەورە لە ڕەمەزاندا بە مرۆڤی مسلمانی و ئیمانداری بەخشی ئەوەیە کە جەنابەت فەرمووت بتوانین دوو یاسا هەیە لە unconscious mind واتە العقل اللاوعی دەڵێ هەر مرۆڤێک کردارێک بکە بە ئەندازەی 21 جار لە 14 ڕۆژدا یاخود 14 جار لە 21 ڕۆژدا واتە عملیە عەکسەیە لە ضەرب یعنی چ پاش پێشکەی گرفت نییە چ 14 جار ئاکارێک بکەی لە 21 ڕۆژدا چ 21 جار شتێک دووبارەکەیتەوە لە 14 ڕۆژدا ئەو یاس ئەدەبتە خوێک لە عەقلی لاوعی بۆ نمونە کەسێک حەز لە زمانی ئینگلیزی ناکە زۆر ئاساییە مەرحەلەی یەکەم پێی بڵێ 21 ڕۆژان 14 جار بڵێ من زۆر زیرەکەم زمانی ئینگلیزی زۆر ئاسانە ئیتر ئەگەر بە درۆژبی ئەتو کەوە دەڵێ کە گەیشتە ئەندازەی 14 جار لە 21 ڕۆژدا یان 21 جار لە ئەندازەی 14 ڕۆژدا دەبتە یاسا لە عەقلی لاوعی کەوشتە ئاسان کاری بۆ بکرێ ئیتر مێشک دەکرێتەوە مامۆستا عومەر ئەوش هەمیە گرنگترە کۆچەوە بڕیارێ بدین خو بگۆڕین بەڵێ هەمی وەختەن ڕێزەکەش بگرین ئەم دێش سەروی ڕاوەستین مامۆستا عومەر تو گەلمە ببینە ئەم دێ بەرەف دووکی ڤەچین ئەم دیوی بابەتی گەرمتر بەحەسکین دووکی ئەفکارێمە ئەڵان حسێب ئەوەکی ڕاستە خودت گەلمە دەبە ئەڵان ئەفدەمێتە باش ڕەمەزانەوە پیرۆز پاشیوەوە خێر و بەرەکەت و سەحەت بتش لە بزانێک کە تلکیش جهەکێ دووکێ چونکی بەری بەرنامەی چەند سەعاتەکە مە تەلەفۆنی دیالەکە خفتەگوت من بەرە بچمە جهەکێ تایبەت خەڵک ڕینشتینە الماڵێکی ئەو جیران و دوست و برادەر پێیوە پاشی بخویم زانم کات چاوی جهە یان جیتە پلانە خو گوهاریە جوان دەمێتە باش بیتن هەر چە دەدەنگێتە درستایی نەگەشتە من لێ ڕەمەزان تا و هەموو هەفکارە هەموو مسلمانن جیهانی پیرۆز بیتن ئەسنەهاڵ سیکل عەسری باڕۆشکێ ماکو جهەکێ قەرەباڵغە بازارە لێ ئەڤریکان بینین بازاریە ڤاڵاش بەرکو تا دیژی قەدەغا هاتنۆچۆنێ بول پارێزگەها دووکێش بەرڤەیەکیژی ینی چایخانە و خارنگەهێن vê cadê درستایی نهات نەڤەکردن لێ ئەمل جهەکێ فرودنا سپیاتیای نام بزانین ینی پارێزگا بژین باژرە دووکێ چ تێتە فرۆتن vî demyanî xelkek pitir daxwazî wa serçeyan biçine dev van hewlatiya bijin xudanê vê dikanê mam eger ji kerema xwe bêhevem bizanîn li vê rêhîn çi firoşine xelkî we çi heye ev spiyatiyet we çi nevêt kirine خێرا دن سەرچەوە پێ خۆشحاڵ بین پاتنە هەوا خێر بێت کوردستان 24 کەرم em bizanîn yanî ev tiştetîn vêrit firoşin ev çi tiştên pitir yetkirêne بەرەوتر تشتێمای خۆمالیە ما یە هەی مۆستە پازیە و قەیماغی جەزیرەیە و ژۆژیت خۆمالینە کشکە هێگۆ کوردیە بۆ جەنگە تشکیرینە زەیتینن پەنیرێ کوردیە شیرمەیە هەی باشە ئەم بزانین ئەv ژۆژیە چی نەبێت پیستینە yetkirêne yet koçerane yet vê mantaqîne ئەم ژۆژیایە وانەیە یە گەڤارەیە ئەبێ پیستیە وێ گەڤارێ ئەبێ مای مەحەلیە وێرە خۆمالیە قەیماغ یە میسرە جەزیرەیە ئەف مۆستەژی سۆفی پازن ئەم چێتیین ئەم بزانین خەلکی me pitir بۆ پاشیڤە çit ben yanî çi xwarina çi pê xwarnat ben خودێ بەرەوتر خەلکێمە حەش قەیماغێتیەت و ماستی بەرەوتر سپیۆتیە yanî pitir ev tiştê te firotin vêr yanî pitir yê xûmalî em bizanîn şkîrêtên diristahî yanî karê xelkê vêrê an çawa ye بەرەوتر یە مەبخویە
خمالیه ما کارگاه اسپیوتیای هم خوشید کن ماست پازی صافیه و قیمه جو جزیرش میسلتت افتادی ما گفت یا جبره و ترکیه gelek spas bere eğer biçin havlatiye ki vergirin hegeş kerama xu beveri o havlatiye gir veri Afrika biçin çumeramatiye veri اف رمضان دبا چا بیت و چا خبر هف کریه برای گزپی که خیرات نوکین کانال وکین خیرات نه هیوا رمضان پیروز جیت کین و هند خیرات نیستر چبا باشه چه بر هفی تکی نبود ماه رمضان پیروز و دی هم وکی هر جار چه حاضگی مثلا ماست اسپیاتیه وکی شد پاشی بینه gelek spas bite bere bale gelek spas bite bere yani şuban bir avay Ramazan اوه کم پاشی بده خلک دوگه کتن بی آوای یعنی ابریکه و کروج دینا بیش بر کروج ای که و بر وکی بر نهاش ما ماجه پیتای کوش بر قداغات نچونه بازار دوی که اشتاب درستایی نهاتیه بکرن. بله الان زور سپاس دکین الان حسین که علت دهوک و لگل بامبو انشالله رمضانی که پر لخیر و خوشیه به الان بوتو و هر وها بو همو خلکی دهوکیش که اسا بینر و بیسری امان دقرین ولای مامستا با پێش هەموو شتێک بزانین تۆ پارشێوان چ شتێکت بەلاوە تایبەترەکە ئەی خۆی ئەمە وەکو خواردنی خۆتکە بۆ پارشێو بێت و لەگەڵ ئەوە شامانە بزانین ئەو پێشوازیەکە ئێمەیکەین لە ڕەمەزان دروستە کە ئێمە یەکسەر بیرمان بۆ خواردن و کۆکردنەوەی خواردن و لە مۆڵەکان کڕینی ئەو خواردانەی کە بۆ پارشێوان ئەکرێت ئەوانە زیاتر تەرکیزمان لەسەرەتی وەک لە خۆم ئامادەکردنی ناخی و زاتی خۆمان بەڵێ دەست خۆش من سپاس دەکەم لە وەڵامی بەجێ و پێشەوەی پرسیارێکی بەجێتر بکەیت بەڵام ئەوەی گرینگە وەک خۆم تایبەتمەندی هەر مرۆڤێک قل كل يعمل على شاكلته مرۆڤێک هەر مرۆڤێک خەڵق کرایە و بە شێواز و بە تەبیعاتی خوا خەڵقی کردووە من لەوانەیە لە پارشێ و جار جار کەمێک شیو بخۆم یاخود شووتی زیاتر تەرکیز دەکەمە سەری و دنکە خورمایەک تا سێ دنکە خورمایەک ئیتر ئەوە کافیە بەڵام پەیامەکەی لێرە ئەوەیە کە من ڕاستکردنەوەک بۆ هەموو هاوڵانی خۆشەویستی خۆم بکەم و هەموو هاوڵاتیانی شارەکەم و شاری کوردستانم بەگشتی بکەم ئەوەیە کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەگەر کەسێکی بدید بە زێدەڕە و دەکا لە خواردن واتە زیادە حەد لە خواردن دەخوا ئیتر خۆی بە ئاخر دەرەجە لێی تووڕە دەکرد عەلەیهی سەڵات وەسەلام و پێش ئەوەی دەفەرمێت ئەگەر مرۆڤ توانی ئەندازەی شەرعی خواردن چۆنە یاسای هەیە مرۆڤ بەو ئەندازەیە دەبی خواردن بخوا کە برسێتی بشچێ نەک تێر ببی ئێمە برسی بوونمانەیە و ئاسایی بوونمانەیە و تێربوونمانەیە لە شەرع پێویست دەکا ئەگەر تۆ خواردنێکی شەرعی بخۆی برسیەتیت بشتێ دەست هەڵگری نەک تێر بخۆی ئێمە سبحان الله وەک بڵێ شەڕی بەدرە ئیتر ئەوە ئوعلو هوبەل ئەوەکان بەرز کراینەوەکی ئەبوجالی دەڵێنەوە خواردنە هوجوم کە بەرامبەر شەڕە ئەو کەسە سفرەی دانیشتە نەفەر هەبووە دیتر نەگەیشتیتە کۆتایی خوانەکە لە ئێوارە یەکسەر کەتێ و لاتەنیشتێک بەربوویتەوە یعنی مشەمشیاتێ و خەوتیە خلاص یعنی کۆنتڕۆلی نەمایە فیاسای شەرعی دەفەرمێت فثلث لطعامه گەدەتان بکەن بە سێ بەشت یەک لەسەر سێی بۆ خواردن بی وثلث لشرابه یەک لەسەر سێش بۆ خواردنەوە بی وثلث لنفسه یەک لەسەر سێشی ئەو کات بۆ هەناسەدان بی واتە ئەگەر ئاخر حد گڵۆبی سوور پێکەن بۆ ماعیدە و بۆ گەدە ئەوەیە کە نابێ یەک لەسەر سێ لە خواردن زیاتری تێ بکرێ و نابێ یەک لەسەر سێ بۆ خواردنەوە زیاتری بکرێ دەبی یەک لەسەر سێش بۆ هەناسەدان بمێنێتەوە بەڵام ئێمە نەک خواردن زارێ دوو بەرداخ سێ بەرداخ چار بەرداخ شەربەتی مێوژی دەخوا وەک بڵێ تورشی فرۆش لە هەولێر دنیا خرادەی بە خلال یەک ڕۆژی ئیتر ئەو شتانە 1 ملیۆن کەس لە یەک کات و ساتی زۆر دیاریکرا و ڕووی تێ دەکەن یعنی زۆر سەیرە نازانم بەس هەر بەڕاستیش ئێستا گەربیری لێ بکەینەوە بۆ 1-2 سانیە هەر یەکێک لە ئێمە تا ڕەمەزان هات چەند کەسمان بیرمان لەوە کردەوە کە چۆن پرۆگرامێک بۆ عیبادەتەکانمان دابنین زۆربەی زۆرمان بیرمان لەوە کردەوە کەی بچین زەیت بکڕین معجونی تەماتە بکڕین برنج بکڕین لە کامۆڵ بکڕین لە کوێ تەنزیلاتی کردو هەرزانترە دەجە سوبان گەلمە مستەژی یعنی ئەف بابەتە هەر ساڵتینە دووبارە کرن هەندی مەبیرە چل vêrê بەت یعنی هێژدار بە چ ژیلڤێ ستودیە چی ستودیۆ ژەر بەبەت هەندی بەرنامە پاشیڤمە پێشکەشکری لە جێ دنجی ئەف بابەتە مێ دووبارە کری لێ دیسا دیڤەگەر نەفە سەروێ خاڵەیە گرنگ چاوە ئەم بڕیارێ بدین هەموان هەلسو کەوتە بگۆڕین هم جی ناخی خوب بگوهرین تایباتی جی عالیه پرستنا خودی دا چکی مال دست بگی گوت یا گرنگ یعنی که چه ام متقی بین لعلکم تتقون بودن بریار بدین که همش تقوادارا بین چه ام بریار بدین بکینت مشک خدا شش میکانیزمی بۆ گۆڕینی گۆڕانکاری لە ئینساندا گە بە بڕیاردا دەست پێ بکەیت واتە گە ڕێگەی بڕیارت گرتە دەست دەبی بە 6 میکانیزمدا پێدا بڕۆی
یەکەم جار ئەوەیە کە تۆ ئامانجی کرد بە دیاریکراوی و بە نووسراوی هەبی کە تۆ بۆ بڕیار دەدەی ئەو گریە نمونە من دەمێ ببم بە ملیۆنێر دەبی بۆ بزانم بم بە ملیۆنێر من بە ڕۆژوو دەبم دەبێت بۆ بزانم بە ڕۆژوو دەبم ئەگەرنا من عیبادەتم بە عادەت وەگرتووە لە بڕی ئەوەی عادەت بگۆڕم بۆ عیبادەت عیبادەتمان بە عادەت وەگرتووە ئەو خوێکی لێ هاتووە وەک ئەوەی ئێستا ڕوویداوە مناڵێک سەر دەکاتەوە و چاو ژینێکی لە ژیاندا چەکەرە دەکا و داکو باوکی نوێژ دەکەن و توێژ دەکەن پێوەی بزانێ ئەو نوێژە خوا بۆچی نازیلی کردووە و بۆچی ڕکوع دەبا بۆچی هەڵدەستەوە سەمی الله لمن حەوشتان هیچ نازانی واتە ئێمە لە هەندێک شت تێگەیشتین بەڵام لە خودی تێگەیشتن تێنەگەیشتوین ئەو لێرە موسیبەتەکە لێرە دەست پێ دەکات خۆمان بە ڕۆشنبیر دەزانی بەڵام واتای ڕۆشنبیریش نازانی بەڵام کەسێکمانێ بە کەسێک دەڵێ دوور لە مەقامی بەڕێستان هەی بێ عەقڵ کوڕم بەڵام نازانێ عەقلی لە چێ زۆر جار ئاماژە بۆ ئێرە دەکات کە عەقڵ لێرە هەبوونی نییە بەشێکی لێرە و بەشێکی لێرەیە کە خوا دەفەرمێت لەهم قولوب لا يعقلون بها ئیتر دڵیش بۆ هەیە بیرکاتەوە ئیتر بەو شێوازانە ئەگەر مرۆڤێک فێر نەکەی من زۆر جاران بۆ ماوەی ئەندازی 12 ساڵ لە قوتابخانەکانی هەرێمی کوردستان دەرسم گوتیتەوە بۆ ماوەی 3 دەوام لێ کادا جارێ لێک ڕۆژدا مانگونی وێک مانگێک لە قوتابخانە بەس خەریکی ئەوە دەبم واتای ناوی قوتابیەکە لە خودی خۆی بگەینم دەمگۆ ناوت چیە کوڕم دەیگۆ یوسف دەمگۆ دەزانی یوسف واتای چیە دەیگۆ مامۆستا پێغەمبەر یوسف گوتم کوڕم ئەمە نەگوتێت تو بە ناوی چێ کرای دەڵێم واتای یوسف یعنی چی واتای یوسف لە زمانی عەرەبی واتە حەزین واتە کەسێکی خەمبار و دڵناسک هەر شتێکی بۆ بخندرێتەوە ئیتر کاریگەری زوو لەستە عاتیفە و سۆز و ئیمۆشنەڵی زۆروی ئەوە پێ دەڵێن کەسێکی ئەسیف یەک لەوانە ئیمامی ئەبوبەکر بە تەنیش پێغەمبەری دادا عەلەیهی سەڵات وەسەلام پێغەمبەر فەرمووی ئەتەڕەونە هذا فەرمیان بەلا یا ڕەسوڵ الله فەرمووی ئینەه ئەبا بەکر ئەو ئەبوو بەکرە ئینەه ڕەجوڵ ئەسیف مرۆڤێکی زۆر دڵناسکە زۆر جاران پێشنوێژی دەکرد ئاەتێکی نەدەخوین دەستی بە گریان دەکرد ئیتر کەس تێ نەدەگەی چ دەخینی دەبا ڕاست بستە ڕکوع و سەلام داتەوە لەبەر دڵناسکی تەبیعاتی وابوو ئێمە پێویستە یەکەم جار ئامانجمان دیاربی بۆچی ئەو بڕیارە دەدەین بۆچی بە ڕۆژوو دەبین ئایا ڕەزامەندی خودای فعلەن بەدەست بێنین ئایا ئێمە باوکو دایکمان ڕۆژی گرتووە بە ئامەش بگرین لە ئاثاریم لا مقتدون بالضبط ما أنزل الله بها من سلطان لو أنا شار خوا باسی نەکردی خەڵک کردی بیتە عیبادەت لە عادەت دەت تێپەڕگبی ئەوە خاڵی یەکەم ئامانجێک دیاربی خاڵی دوم کە من پێشەوەی ئەو بڕیارە دەم ئامانجەکەم دیاری کرد تا چەند ئەمن لە ژیانم ئەزمونم هەیە کە بڕیارێکم دابی ڕێزم لێگرتێ هەتا بیکەم بە سوتەمەنی بە ئەوەی بتوانم شتی گەورەتری پێ بپێشم دکتۆر محمودی معەزەمی قسێکی زۆر جوانەیە لە پێکانی ئامانج دەڵێ زۆر جاران کە نیشانە شکێنەکان نیشانەیەک ئاراستە دەکەن و بیپێکن ئەوەی زۆر تاخیریان دەکاو بە پاشان دێخی لە ژیان ئەوەیە زۆر چاوەڕێ دەکەن لە ناوەند و 100% خاڵەکە بپێکن ئەوە هەڵەیە دەڵێت جارێکەمە تو فیشەکەکە بتەقێنە خودی فیشەکەکە پێ دەڵێ ئەو فیشەکە چەند دوورە لە ئامانجەکە کەواتە ئەتو هەندێک جار جورئەت بدە خۆت هەنگاوەک بنێ پاشان بیرکەوە بزانە غەڵەتەکە چی وەرە ڕاستیەوە ئێمە هیچ ناوێرین هەنگاو بنین نەکو هەڵە بکەین هیچ ناوێرین بچین بەرەو پێش نەکو گلەیمان لێ بکرێ هیچ ناوێرین هیچ ناوی ئەوە لە ئامانجەکەی زۆر بەی میلەتی کورد نەیتوانێ ئامانجی ژیانی پێچی هەمووی سەبەبەکە ئەوەیە هەر دەوێت شتێکی پرۆفیشنال بکە ها بە پاش دەکەی هەر دەوێت پرۆفیشنال بکە هەر بە پاش دەکەی کاکە یەکەم جار بیپێکە فیشەیەک بتەقێنە بزانێت و چەند لە ئامانجەکە دووری شوێنی فیشەکەکە و ئاساری فیشەکەکە تۆ دەستنیشان دەکات چەندە ئەندازت ماوە بگەی بە ئامانجەکەت کەواتە هەنگاوی دوم ئەوەیە ئەو ئەزمونەی خۆت بینێ بەرچاوت وەک سوتەمەنێک بەکاری بینی هەنگاوی سێمەوەی ئەگەرەکان زیادکە من ئەگە بە ڕۆژوو بم چ سوودێکم هەیە ئەگەر بە ڕۆژوو نەبم چ زیانێکم هەیە ئەو ئەگەرانە بەراورد پێ بکەی ئەگەرەکانی ژیان قیچێک بەرچاوڕوونی دەداتە مرۆڤێک کە بڕیارێکی دروست بدە زۆر جاران لە قەومی یابان کە پێ دەڵێن جیپۆن واتە وشەی یابان جیپۆن لە ئەسڵی خۆیان یعنی نور یعنی ڕووناچی وشەی یابان ئەوان لە ژیانی ناو ئیدارەی خۆیان بە ئیدارەی هەڕەمی اعتراف ناکەن وەک لەوەی کە لە کوردستان و لە وڵاتی شەرقدا هەیە ئیدارەیەوان باز نەیە سێرکڵە کەس نییە بڵێ مدیرم تۆ یاری دەری تۆ فلانی تۆ فلانی ئەو بۆ وات کرد ئەو ئیهانەکە شتیوا بوونی نییە ئیتر یەک بازنێ ئەو بۆ دەڵێ یارمەتیم دەدەی من بۆ تۆ جوانم ئەو بۆ یارمەتیم دەدەی پێکەوە یەک بازنەی کارجەری وایە لە یاوان لە ناو خۆیان ئەگە بڕیارێک بدەن یەکەچیان دەڵێ کاکە مەسەلەن بمانەوێ مستەشفایەک دروست بکەین نەخۆشخانەیەک دروست بکەین باشترین شت شوێن دەدا دەڵێن کاکە مەسەلەن ناوەندی هەولێر لۆ نمونە لای قەڵایە لۆ نمونە دەڵێن ئەو باشترین ڕەئیە سەرۆکەکەیان ناڵێت تەواو قسەکە بپێکن و بیکەن بە یاسا دەڵێن پۆ وشەی پۆ بەکاردێن لە زمانی خۆیان واتە ئەو بڕیارە زۆر جوانە بەڵام بە ئەگەرەکان زیادکەین چێ ئەگەرێکی باشتری هەیە ئەگەریی باشتر ئەو ئەگەرە زۆر باشە بەڵام ئەگەری باشتر لۆی مرۆڤ بتوانێت هەم بدرێ بیرکردنەوەی زیاتر بدە ئێمە ئەو بڕیارانە دەدەن ئەگەرەکان زیاد دەکەین با بە ڕۆژوو بین بەڵام ئەگەر مێ گۆڕانکاری لە ژیانمدا چ لە من دەگۆڕێ ئەوە من کەسێک بووم ڕەزامەندی خوا دەمێ بەدەست بینم چۆن بزانم خوا لێم ڕازی بووە چۆن حەدیثێکەیە زۆر جاران زۆر گرنگەوەی بزانین
والله أعلم ژمارە حەدیثەکە لە ڕیوایەتی بوخاری 1761 لە ڕیوایەتی مسلیم 1946 ژمارە حەدیثەکە کە ئەبوو هورەیرە ڕیوایەتی کردیا دەفەرمێت لە پێغەمبەرەوە عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێت كل أعمال ياخذ كل عمل بني آدم له إلا الصيام فهو لي وأنا أجزي به هەموو کردەوەکانی مرۆڤ ئەوە زۆر مهمە لەسەر هەموو کردەوەکانی مرۆڤ بە نوێژەوە بۆ خودی مرۆڤەکەیە من ئەساء فعليها هەر کەسێک شتێکی باش بکە لۆ خۆیتی وە خراپێک بکە لەسەر خۆیتی بەڵام خوا دەفەرمێ سبحانه وتعالى تەنها ڕۆژوگرتنی دەرینە لە یاسایەکە دەفەرمێ هەموو شتێک با بۆ مرۆڤە بەڵام ڕۆژوگرتن بۆ خۆمە من بە تەنها پاداشی دەدەمەوە لێکدانەوە ئەو حەدیثە زۆر سەیرە لە ڕۆژی قیامەت ئەگەر کەسێک شتێکی باشی کردبیت پاداش دەدرێتەوە باش ئەگەر کەسێک شتێکی خراپی کردی سزا نادرێت چی لێ دەکرێت دەهێنن خێرەکانی لێ وەردەگرنەوە خێرەکانی لێ وەردەگرێتەوە دەگاتە ئەندازەی خێری نامینێ چی لێ دەکرێت دەگاتە ئەندازەی خێری نەما هێشتا حەقی خەڵکی لەسەمایە چی لێ دەکرێت دەبی گوناهاکەیان خەڵکی دیکە کەوتە سەری دەستەکانت خۆشی مەرحەلەی دووەم گوناهەکان دایەتە سەم میزانی کەسی یەکەم کە تاوانبارتر دەبی لە حالەتی سێمێشتە نەکەتە ناو عقوبە و سزا خوا دەفەرمێ سبحانه وتعالى ئەوە چێ ڕۆژوگرتنەکانی وەی هاوێشتە ناو میزانی مقابل ئەوە عادی خۆی نییە هەموو میزانی دەربی نوێژەکانی لێبستینەوە بەس ڕۆژوگرتن لە هیچ کەس نیە لێبستینەوە هیمنە مافی منە صيام أو صوم لي وأنا أجزي به وات ڕۆژوگرتن دەردەنی لە میزانی لۆ کەس نیە دەستکاریکە مقابل ئەو شتی لێوەگرتەوە نوێژەکانی دەردنێ کەشکە بەڵام ڕۆژوگرتنی هیچ مرۆڤێک نادرێتە هیچ مرۆڤێشکە لەبەرەوەی تایبەتمەندێکی خوددایە وەک ڕێزێک لە ڕۆژوگرتن ئەو ڕۆژوگرتنە دەجێتەوە دەفەرمێت مقابل ئەوە چی دەبێ بیدەنێ دەفەرمێت یا ڕەبی ئەوەندە ئەعمالی صالح دەفەرمێ ئەو قەسرت بدەمێ ئەتو لەوەی خۆش دەبی مقابل ئەو ڕۆژوگرتنە دەفەرمێ والله ئەی بەس مامۆستا عومەر لێرە بەس یەک پرسیار بوو ئەوەی ئەمە سەرەتا باسمان کرد كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون وين وني مبستي الرجوع بەڵام وابزانم فرمودێکی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەڵێ ئەوەی جامان دەکاتەوە لە غەیری ئیماندا لە غەیری موسڵمانان نوێژە یعنی نوێژ یعنی تۆ یعنی ئەگەر نوێژ نەکەی یعنی لە دین دەرچ عیماد الدین ئەستوونی دینەکەیە بۆ ڕۆژوو ئەوەندە گرنگی هەیە لە کاتێکدا مەسەڵەن ساڵێ جارەکە مانگەکە دەست خۆش واتە ئەگەما تەماشای نقطەی دقیقەکەی بکە کە خوا سبحانه وتعالى زۆر دقیق دواوە لە قورئانی پیرۆزدا ڕۆژوگرتن ئەگەر تەماشای ئاەتەکان بکەی هەندێک جار وشەی سیام بەکاراتی هەندێک جار وشەی صوم إني نذرت للرحمن صوما فلن أكلم اليوم إنسيا صوم بڕۆژوبوونی ناخە نەک بەس بەتاڵکردنەوە و برسی کردنی سک صوم بەڵێ ئەتوو ئەگەر خۆت فۆرمات کێوە لەسەر ڕاوە من زۆر جاران نمونە دەینمەوە بە خەڵکانێک دەڵێم ئەوە ئایفۆنێکی بەسیتە زۆر جاران 6 مانگ 7 مانگان بەکاری دێنین لە کۆتاییدا دەنووسێ iOS-ێکی نوێ هاتیە 14.3 ئەپدەیتیکەوە هەر جیهازێک پێویستی بە ئەپدەیتێکە یعنی ئەگەر مرۆڤێک لە جیلێکی هۆشمەندا بژی مۆبایلەکانێکی کە لە جیلی هۆشمەندن پێویستیان بە نوێکردنەوە ئەپدەیتکردن هەبی خودی ئەو مرۆڤە گەورە و گرانەوە ئەو جیازە معقدە پێویستی بە فۆرماتکردنەوە ئەپدەیتی نوێ نییە ئەنی ڕۆژوو فۆرمات و ئەپدەیتە بەزەبەت فۆرمات و ئەپدەیتە بەڵام لە حقیقەتی کۆدەکان تێبگەی لۆ خوا دەفەرمێ كل مولود يولد على الفطرة لە زمانی پێغەمبەری هەرچی مرۆڤە بە پاچی لەدایک دەبی کۆدەکانی پاکە هاکەر چ دەکا هاکەر چ دەکات دێ کۆدەکان تێک دەدا سوغڕی دەبین تۆ بەزەبەت کۆدەکان تێک دەدا سولالەی مرۆڤێک ئەگەر یەهودیش بیت حتا دەگاتە ئاستی بلوغ هەر فطرەتی پاکە ئەگەر بژمەری منداڵەکە دەچێتە باشت ئەوە لەگەلی ناکرێن مناقەشە بەڵام لە پاشەوەرە کۆدەکانی تێک دەدرێ کۆمەڵگە تێکی دەدا برادەر تێکی دەدا ژینگە تێکی دەدا ڕاگەاندن تێکی هەر شێوازێک بێ کە کۆ تێک چوو فەرمەتەی ئەسلی ئەو بەرنامە تێک دەچی ڕەمەزان کۆکردنەوەی ئەو کۆدانەیە دروست داڕشتنەوەیانە بە شێوازێک کە خوددا و پێغەمبەر نیشانی خاڵەکانی بڕیاردار هێشتان ماینە بۆی ناوی زۆر تەفاسیلی پێدەن شەکە لەسەر بڕیاردان نەبوو بەڵام گرنگی ئەوەی ئامانجت دیاربی و ئیرادەی زۆر بەهێزتەبی و لە کۆتاییدا بەردەوام بی لەسەر ڕێگرتنەبەری ئەو ڕێزکەڵۆکانەی کە دەگەێتە ئامانجەکەی یعنی هەنگاو زۆر باش مامۆستا لەلایەکی ترەوە خی گەورە خۆی ئەفەرمێت وەلەقەد خەلقنا الئینسانە فی کەبد لە ناو سەختیە ئێمە دروست بووینەوە بۆ سەختی دروست بووینە و ڕۆژوگرتنیش پێویستی بەوەیە کە سەبرمان هەبێ ئارامگر بین بە تایبەتی ئەم دۆخێک کە ئێستا هەیە دۆخی کۆرۆناوە 2 ساڵە بەردەوام
دەروونمانی ماندوو کردو هیلاکمانی کردو بۆی کە ڕۆژوێکی دروستمان هەبێت بۆی کە ئەو ڕۆژوێکە خوا لێمانی ویستووە وەکو خۆی جێبەجێ بکەین ئەبێت چۆن ڕەفتار بکەین کە بتوانین ئەو کەبەدەی کە هەرخوا فەرمانیشی کردووە بڕیاریشی داوە کە لە ناو کەبەدابین بتوانین لە تەنیشتی ئەوەوە ئێمە ڕۆژێکی دروستیشمان گرت بێت تووڕە نەبوو بێتین هەندێک ڕەفتارمان نەبوو بێت کە ڕۆژەکەمان بەتاڵ کاتەوە دەستخۆش با من چەمکەکە ڕاستتر بکەمەوە خدا سبحانەوە تەعالە ئێمەی لە نەهامەتی دروست کردووە بەڵام یاسای دانەنەوە لە نەهامەتی دابژین ئەوەش دوشتی زۆر لێک جیاوازە بۆ نمونە بیلگیت قسەی جوان نیە دەڵێ ئاسایی مرۆڤ بە هەژاری لەدایک بی بەڵام کارەساتە بە هەژاری وەفات بکاو بمری تۆ لەوە بەرپرسنی بە هەژاری لەدایک بی بەڵام لەوە بەرپرسی بە هەژاری بمری چونکە دەگەی حادەک حالەک ئیرادەک دەتوانی ویست و شتەکان بگۆڕی کەواتە مادەم توانای گۆڕینت هەیە خوای گەورە دەفەرمێ سبحانەه وتعالى ئینا هەدەیناه السەبیل لە سوورەتی ئینسان ئێمە ڕێشەنەوە مرۆڤ فشانداوە ئیما شاکرا و ئیما کەفورا لەسەر ویستی خۆی ڕادەوەستی کام لە هەڵدەبژێری هەم عەقڵمان پێداوە هەم ئیرادەمان پێداوە بەڵام ویستەکەشمان داوەتە دەست خۆیان مرۆڤ دەچێتە مزگەوت لە ڕەمەزاندا مرۆڤ دەچێتە مەساجێک لە ڕەمەزاندا لەوانەیە نیەتی ئەو کەسە دەچێتە مزگەوت بۆ چوونە سەر ئاو بێ ماناوانەیە کەسێکی زۆر باش و بەدینە لەوانەیە کەسێک چۆتە مەساجێک ماناوانەیە کە من سوء ظەنی پێ بم لەوانەیە دەست بە ئاو بگەین و تەنگاو بۆ شوێنێکی نەدۆزیتەوە بەڵام ئەوەی گرینگە نیەتی ئەو کەسە بەرامبەرە خۆی ئایا لای ڕاست هەڵدەبژێری کە ئیما شاکرا یان لای چەپ هەڵدەبژێری کە ئیما کەفورا کەواتە لێرەدا ئێمە ڕاستە لە قەتعەیەک لە تەعاب لەدایک بووین بەڵام ئێمە دەبێت ببینە مایە ئەوەی خەڵکانێک نەخۆشە کۆڕۆنای گرتێ بە هەر شێوازێک لە شێوازەکان بێ سەرەتا واجب بە دڵدانەوە ئینسانی مسلمان بۆ زانیاریت ئەگەر کەسێک دەفەرمێ ستة مجالس إذا مات فيها بنو آدم ضمن له الجنة شش مجلسي پێغەمبەر دەفەرمی ئەگەر مرۆڤ تێیدا وەفات بکات و بمرێت بیتاقەی بەهەشتی لەبەرکە یەک لەو کەسانە ئەگەر کەسێک سەردانی نەخۆشێک بکات لە ڕایی خوا سەردانی نەخۆشێک بکات لە مەجلیسی نەخۆشەکەدا وەفات بکات دەستە بەهەشت ئەی چ خودی کەسەکەی کە نەخۆش ئەت دوو قسەی خۆشی لێ بکەیت لە ڕووی دەرونیەوە هانی بدەیت لە ڕووی دەرونیەوە زۆرشی گەشتبینی لۆ باز بکەیت لە ڕووی دەرونیەوە بلێ خوا شیفا دەدا ئینشاء الله ژیان بەردەوام و خۆشیە و نامەتیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ هەرچی مرۆڤ لەسەر گۆی زەوی خاستن ئینسانی مسلمان دوو مزجێنی پێدرایە ئین ئەصابەه سەڕاء شەکر و ئین ئەصابەه ضەڕاء صەبر ئینسانی مسلمان ئەگەر تووشی خۆشی بی شکری لەسەر دەکات ئەگەر تووشی ناخۆشی بی ئارامی لەسەر دەگری هەردووچی بۆ ئەو نیعمەتە کەواتە ئێمە لۆ نمونە کەسێکە نەخۆشی دەگری ئێمە دەبی بزانین ئینشاء الله مەرتەبەی ئەو لە خەڵکێکی ئاسایی بەرزترە لەوانەیە خوا تاقی دەکاتەوە پاچی دەکاتەوە لە هەندێک گوناه کە بەرامبەر خۆی دەیبینیت بە پاچی بستە بەرامبەری زۆر جاران دەڵێن کە مرۆڤ لەدایک دەبێ گەر سەیرمان کردی بانجی لە جێی ڕاستدا دەدرێ و قامەت لە گوێی چەپیدا دەکرێ نوێژی لەسەر ناکرێ بەڵام کاتێک ئینسان وەفات دەکا نوێژی لەسەر دەکرێ بانگ و قامەتی لێ نادرێ ئەگەر تەمەشایەکی تێگەیشتنێکی ڕەهەندی دووەم بکەیلەوە کە مرۆڤ لەدایک دەبی بانگ و قامەتە کە وەفات دەکا نوێژکردنە واتە ئەو مەسافەی بینی تەمەشاکە سبحان الله کەسێک دەستە نوێژێک ئیمام قامەت دەکا نەک بانگدان بینی بانگ و قامەت لەوانەیە دەخولەک بی ئەوە نییە زۆر لەوە تەسکترە ژیان قامەت دەڵێ قامەتی بکە و با نوێژەکەی بکەین قامەتی دەکا دەڵێ الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمد رسول الله حي على الصلاة حي على الفلاح قد قامت الصلاة قد قامت الصلاة الله أكبر الله أكبر لا إله إلا الله ها أكيد الله تمني أندازة إنسان 100 سال بي دو تركة سي تركة ثالث ما مستعمر طبعا ام گیرو بوین کو ام پێشوازیاتە بکەین ناو ستودیۆدا چونکی مە بچێکە پرزگرێک و ئاڵوزیان هەبی ئەوژی چارەسەر بی بەس دوێت vê جارێ تو وعدەکی بدیەمە جارێکادی میهوانێ مە بیت ناو ستودیۆدا و ئیشەڵڵا vê جارێ تو بخۆ بابەتێکی هەڵبژێری بێنە ناو ستودیۆدا ئاخنێت خۆشتنی بوومە شڕۆڤک بی چونکی دەمە خلاص تەمام بدارە گەلە گەلە بخێراتی دووبارە ڕەمەزانە پیرۆز و خودەی و هەمی مسلمانە قەبیل گەلەک بەڵێ زۆر سپاسی مامۆستا عومەر مەحموود فەقێ بانخوازەکەین کە لەگەڵمان بوو فەرموو کاک ژبان باکووری کوردستانی بچین باکووری کوردستانی وەلەو مە بەحسێندەی کرد مرۆڤ یعنی هەر گرێدای خواردن و خواردن نەبێت هەیوا ڕەمەزانە پیرۆزدا بەس ڕاستی وەختی مرۆڤ بەسە باکووری کوردستانێت کرد خواردنێت خوش تێنە بیرۆ مرۆڤی ئەوە یعنی جداش ڕەمەزانی بزانی کە ئەفکاری مە حەسەن کوسا باکووری کوردستانیش ئەو هەموو خواردنە خۆشە و کەبابە خۆشە هەمی وەختە تونە بیبەرێکی زۆری تایە ئەفکاری مە حەسەن کوسا پاکی ڕاستە خود یلمەدا حەسەن ئەف دەمێتە باش ڕەمەزانەوە پیرۆز ڕۆژین بێش قەبیل بڵام کە کەش هەوڵ دەفە چەوەیە قەدەغێ دەرکەتنەوە دەرە هەنە لێ ئەس بەحسا وەختا پاشیوێ وەختا فتۆرێ بکەم ئەو ڕۆژێت قەدەغە هەین چونە دەرە دێ ئاسایی بەتیانژی هۆسا دێ یا تون بتاین بەرامبەر ڤایرۆسا کۆرۆنای بگشتیژی
روشیا چوایه و یکم پاشی و رمضانت نوا با کره کردستان دا دیار بکری سلاف جوان رمضان و همون تماشاوانان کردستان 24 و همون هفکار من حال استودیو و ین هر و حال عالیه تکنیکی ام بجن رمضان واجی پیروز و براستی هدی آواهین لدردور ما بلامپای و پی دکابن و دنگ داول جهدی هدیته جخوا ساعت 4 امساک لودره لیده لبله حتی ساعت 4 ساعت دردوره جد دو پیدا بطایباتی ولاتی هدی رادبم حاضری خواهیم پاشی و دکن تاجی گفت بطایباتی هم مهمان ما جهنده که از باورم بحث کر براستی جی ویروس کرونا باندوره که گله که خراب گله که نینی لسر و رمضان جی نشان داید رمضان دویمینه به ویرانگ هر در باسته به نه شارع که ریا کوچه که کولانه که کو جهه که ناوندیه لدیار بکر کو جره تاخا پیاس دبیجن رمضان در باس بوی در رمضان ده هوا جهنده که گرمتر و خوشتر بو لوی در گلک ولاتی دهاتن دچون لکلک اما دکان هنه ام بیجن جهم کو کلوپر وان خارنو بخارنن جبو تاشته بطایبتی جبو پاشی و دفروشن هنه نه دریه وان جی کلید کریه دریه وان گرتینه املک چند فرنان گریان براستی نان گرم جی نای پهته نای پیجاندن حال حاضر و گاوه یعنی بوسا از بیجم رمضان که بوسا جالیه میدانی و لوی داره جدر و بوسا خمسار بوسا در باسته بو یکی بوسا سار در باسته بله بله دنوا آواهیان در لهندر دیسا وقتی ما دزدسپک که گویی لامپیا پیدا کردن و هدیه دیوان حاضری خواه کرده جوخا اب هفته که بطایبتی سوق و بازار دیاربکر گله که قرار بالغ بون ولاتیج در دور دهاتن پیدوین خواه هر دابین دکرن هر سه مهن کوه که جبو عالم اسلام مهن مبارک تینه حساباندن ما هری گرینگی جبو مسلمانان اف مها همیا تندرستی همجی مها شکردار کردن جبر که تبی همون شرط و مرجان خراب ولاتی شکر دکن کو ین ساخ گهشتن و رمضان هلبت ولاتیان بطایبتی هم لباکور کردستان هم بگشتی لترکیه گلک اقربای خو ناس و خزم و دوستان خو بطایبتی دان آخه یعنی جان خوش دستان ما جبر که هندک جی خمک لسر دل ولاتیان بطایبتی مرو دکار ببیجه هیجوان براستی حال حاضر قدخه در کتنا در و قدخه هاتیه سینوردار کردن ساعت نه دست بکریه حتی 5 صبح هر ده بردوام بکه بطایبتی لنه بازار باکور قدخه داویا هفته نای راگهاندن لبرش دست بکار رمضان و پیده ساعت نه حتی نه شب حتی 5 صبح قدخه لتمام هشتی و یک پارزگاه هم باکور و ترک تی راگهاندن لگلوه که جوان یکم روزا رمضان آنجی هم بجم نمیجا تراویح لمزگفتان نهاد کرن هاتو بو قدخه کرن کو ولاتی به هفره بچن مزگفتا جبروی که ولاتیان بطایبتی نمیجا خواه لکو داره کرن لمال خواه کرن تعریفه خواه لمال ادا کرن به وی رنگی هر رمضان تیتو در باست به بطایبتی جوان دمکو مرو بحثا رمضان باکور دکن واجی گوادن بحثا کباب دکر و بحثا سفره دولمند دکر باور بکن لباکور کردستان بازار کو سفره و هر دولمندن یک جوان بازار جی دیار بکره لبلی و که ما گویی او رنگ رمضان در باس بوی نه سوق و بازار هنه نجل رستوران هنه خود در یه رستوران انگرتیه سال در باس بویده دم پاشی و دجی هم درگه تاشته فروشان او در وکری بون لگل که رستوران وکری بون لبلی حال حاضر تنیس سفری دکارن خدمتی بکن او خدمت سفری جی 2 ساعت ده هر به تمامی هر تیتا راوستاندن جوان هجمارا کسی کو جان خوش دست دادن جبر کرونا روز بروز گله که زده ده به وزیر تندرستی ترکیه دکتر فهرتین خوجا ده بجو کو ساده 85 حالت حال حاضر نه ج واریانتا نو آنجی کرونا ویروس کرونا یا نو یا بریتانیا انگلتره انگلیستانیه سدم اوه دبیجو کو بطایبتی وزیر تندرستی اگر بطایبتی دمها رمضان دجیم ام پابندی رنمایان نبن و روش هیگره که خرابتر ببر لورا د نخوشخانه عادت دبشن طایبت هم بشن گراند بطایبتی مروف دکاره لگوری گوتن وزیر تندرستی ببیجه ساده هفتی زیادتر هر او در تجین جنخوشان تجین مخابن جبروی که هم وزارت تندرستی همجی وزیر تندرستی آنجی وزارت تندرستی همجی وزارت کار نافخه یا ترکیه ده بیجه کو قد
حتاش دەستی وەوەرە نەجبن نەچن میهوانداریان ئەلێ ڕاستە هۆنژم میهوانان حەز دەکەن بەرەکەتە ڕەمەزان هۆن دەخوازن بێتە ماڵەوەژی لێبەرە حتاکۆ هۆن بکارن ژ میهوانداری و میهوانانژی هەنێکێ دوور بسەکنن حتاکۆ ئەv ڤایرۆسا کۆرۆنای بارێ ڤایرۆسا کۆرۆنای هەندێکێ هاتی سبکردن بەلێ جوان ڕەوشەداوای بەڤێرەنگی بوو. بەڵێ زۆر سپاس دەکەین حەسەن کۆسان کە لە باکووری کوردستانەوە لەگەڵمان بوون. بێگومان ژوان ئێمە بینەرانمان ئەبێ ئەوە بزانن کە لە بەرنامەی پاشیف ئێمە تەنها لە بەشەکانی کوردستان نابین بەڵکو لە هەر شوێنێک کوردی زمانێک قسە بکات و بە کوردی قسە بکات ئەوە ئێمە لە بارودۆخی ئاگادارە کەشەوەی ڕەمەزانژی هەبێت وانە لە کوردیژی نەوێت با مهم ئەوەیە کە کوردێکی لەوێ ئەژی بزانین لەوێ چۆن خەڵک ئەژی جگەلەوەش کە باست کرد ڕاستەکەیت مەژنیە کە کوردی زمانێکی لەوێت بەڵام بزانین لە وڵاتێکی تر چی ڕوئایات ئەوە پارشیف بابەتی بۆتان ئامادە کردووە سەبارەت بە سەرما و سایقەی وڵاتی سوید کە هەمومان نزانین کە وڵاتێکی زۆر یعنی سەرمایەک ئاسمانەکەی تر دەرکەوتووە کە تەواو تۆ ئەزانی ئەمە سەرمایە ئەمشەو سڕ و سەقەم زۆر سارد بەس بە ئاسمانەکە ئەزانی کە سایقەیە ئەزانی کەم شەو شەوێکی ساردە بەڵێ سەرما و سایقەی وڵاتی سوید هەموو کەس ئەوە زانێت کە زۆر ساردە بە تایبەتی ئێستا ئەم وەرزە و ئەمە نەبووتە ڕێگرت لە بەردەمی موسڵمانان کە لەو وڵاتە پێشوازی لە مانگی ڕەمەزان بکەن ئەم ساڵ بەراورد بە ساڵانی ڕابردوو کاتی بە ڕۆژوبوونیش لە سوید بۆ نزیکەی هەژدە کاتژمێر کەمتر بۆتەوە ژوان پار و پێرار بۆ 20 ساعتیش من یۆمە حسێب نەکرد یۆمە چەندە تقریبا ئێمە لەگەڵ ئەوانە یۆمە چەند ساعتن ئەم چەند ساعت بە ڕۆژوی بین بێگومان ئەوەی ئێمە زۆر کەمترە لەوان ئەوان تەنها چەند ساعاتێکە کە بە ڕۆژوونین و لەو الله هەن فتارێ بخۆن و پاشی بێ بخۆن پاشیویان ئەکرد پار و پێرار بەو شێوەیە بوو بەڵام ئەم ساڵ با بڵین موسڵمانان و مامۆستانی ئاینی باس لە چۆنێتی بەڕێچوونی ڕێوڕسمە ئاینیەکان لە مانگی ڕەمەزان لە سویدەکەن با ئێمەش پێکەوە بینەریان بین. دیارە سڕ و سەقەم ئەو دیسان لەبەر سەرماکەیەتی کە وایە بێگومان هەر کاتێکە ئەو کێشە تەکنیکیە چارەسەر بوو ئەوە دەگەڕێینەوە بزانین کە بارودۆخی بزانین ئێستا ئەمەدەیە؟ نەنە یعنی مەقصدەمە هەکە حەوزر بی یعنی جەمەدێ بەردا بەفرەکە بتوانەوە ئەو ئەچینە سوید و بزانین چۆنە سوید ئەنجا بە بیتە سەر تەوەرێکی تر باسێکی تر جا بۆ تۆ بەجێ یەک شوان نقطەی گەلەکێت مهم ئەف ساڵە يعني سپاس بۆ خودێ ئەف نعمەتە گەلمە کرد پرسقیمە کرد کوم کاتینە هەیوە ڕەمەزانێدا لیا شوێ مهمتر ڕەوش وەکی پاریۆف زەحمەت نینە بەرامبەری کۆڕۆنای مەبەستە سپاس بۆ خودی دەرگێت مزگەفتە دڤکرینە بازار دڤکرینە هەر شول و کەسەبەتی وەکریە بەس دوێ زیاتر ئەم تشیار بین ئەف نعمەتە خودت گەلمە کری هەر تش دڤکری دەبێت ئەم خۆ پارێزین دا نەگەهتەوی ڕادەی خودی نەکرد دیسا یعنی وەکی پارساڵە بێت هەر تشتی قەپات بێت بێگومان ئێستا خۆش نەبین بەوەی کە بڵێن مزگەوتەکان کراوەیە بازار و شت پارێزین و بەرە سوید بچین ئێرە باکووری ستۆکۆڵما موسڵمانان وێڕای خۆ ئامادەکردن بۆ مانگی ڕەمەزان ڕۆژانە بۆ نوێشکردن لە دەوریە کۆ دەبنەوە. مامۆستایەکی ئاینی باس لە کاتژمێرەکانی ڕۆژوگرتن لە مانگی ڕەمەزاندا دەکات و دەڵێت لە چاو ساڵانی ڕابردوودا ئەمساڵ ماوەی بە ڕۆژوبوون کەمترە. طبعا بالنسبة لرمضان لبر أوي الحمد لله مانجي تسارة بلين لواني سيشن بيت أجر سيشن بيت احتمال بلام جاري مانج ندي تراي لبرو إنسان نازاني سيشما يعني لواني تسارشم يجبي بلام أجر سيشن بي إن شاء الله يعني أو التأمة تقريبا بلين ساعات نيو يعني ساعات حاليا تقريبا ساعات هشت أوي بلين مغربة حاليا بانجدا وساعات سار تقريبا بلين نواجي السبينية أو جاء أو وقت كلت ساو بارو بيرارو أنا كورترا الحمد لله يعني أو يعني برق آسان تريشة بس ما نجي شش وحفتو أنا بس دو ساعات مازال ما نهبو يعني لا دا ما شكانت دو سبينيش مجبور بين أو كان إمساك بكانوا خوما بقرنوا أمانة يعني دو ساعات مازال ما نهبو ما شاء الله إسا باشرة مازال هي بارو بيرار وكو أماجتان بكر چەند کات ژمێر بە ڕۆژوو ئەبوون مثلا بڵین ئەگەر پار و پێرار ینی دەگەیشتە مثلا بەڕاستی ئەگەر بڵین یعنی 20 ساعات پار و پێرار بەڵام مانجی 6 و 7 دەگەیشتە 22 ساعت. وێڕایی پابندبوون بە ڕێنمایەکانی خۆپارێزی موسڵمانان دەڵێن بە مەرجی خۆپارێزی کۆرۆنا ڕێگا لە ئەرکە ئاینیەکانمان ناگرێت.
ئینشاءڵە خۆمانە حاضر دەکەم بۆ ئەوە ڕەمەزان ئینشاءڵە ئەوە دەکەن برۆژە دەبن ئینشاءڵە هەمووی ئەمە هەموو ساڵک ئەوە یعنی لەبەر کۆرۆنا دەڵێن برۆژە نەبن ئەوە نییە هەموو ئەوە کردن یعنی لەوێ نوێژ دەکەن گوتیان لەوێ ممنوعە لە ئەوە جەیەک بس الحمدلله مشكلة نییە خوا کەریمە ئینشاءڵڵە هەموو ڕەمەزان ئینشاءڵڵا ئەوە برۆژە دەبن الحمدلله. بەهۆی ڕێسا و ڕێنمایەکانی وڵاتی سوید بۆ ڕێگری لە تەشەنە نەکردنی ڤایرۆسی کۆرۆنا موسڵمانان لە دەوری یەک کۆ دەبنەوە و بەردەوام دەبن لە ئەنجامدانی ئەرکە ئاینیەکانیان و ڕێنمایەکانی پەیوەندیدار بە ڤایرۆسی کۆرۆنا لە بەرچاو دەگرن. الحمدلله یعنی ئەمن دەڵێم ئەوانەی کە دەڵێن مەسەلەن کۆرۆنا و مزگەف داخستن و ئەوانە ئەمە ئەوە تا لەو وەختەوەی ئەوە دەڕاتە 2 ساڵ لە بۆ کۆرۆنەی ساڵێک زیاتر یەکشە یعنی ئەمە نوێژی خۆمان دەکەین ئەوها الحمدلله حتى ئێستا یەکێک لەوانەی نوێژ دەکەن نەتوش بوونە نەجۆشمان لێ بۆ مردینە چونکە ئەمە پێیان دەڵێن ئەوەی نەخۆشببینەیە هەم ئاگای لە خۆی بی هەم ئەوانی دی توش نەبن ئەو جا الحمدلله ئەوە ساڵە کونیوە نەجۆمان لێ بۆ یەکێک لە ئەوانەی مزگەفت مردینە نەجۆشمان لێ بۆ یعنی یەکێک توش بووە بەس ئەوانەی نەخۆش دەبن یعنی الحمدلله نایەن بەخۆیان نایەن. بۆ جێبەجێکردنی ئەرکە ئاینیەکان موسڵمانان دەڵێن لە ناو مزگەوت یان دەرەوەی مزگەوت یان هەر جێگایەکی گونجاو بێت دەکرێت ئەرکەکان بەجێ بگەیەنرێن. لە ڕۆژی سێشەممە 13 مانگەوە مانگی ڕەمەزان دەست پێ دەکات و ڕۆژ و گرانی سوید دەبێت لە نێوان 17 بۆ 18 کاتژمێر بە ڕۆژوو بن. ئاوارە هەورامی کوردستان 24 ستۆکۆڵم سوید. لو رجعي تشكي نور ذات دنياي برستايا لو رجعي تشكي نور ذات دنياي برستايا بانگوازت کرد بۆ جیهان وەرن بدرن بەرجی خایام بە بەرنامەی پڕ لە دادت ڕەوشەنت کرد سەرزەمین نەحەزدانی پێدانا ڕزگۆ و دڵپاک و ئەمین بانگەوازت بۆ خێر بوو بە وتەی جوان و شیرین بەڵێن بێ لەسەر ڕێگای پاک دێمە بژین و بمرین چونکە دینی شجان و دەردەکانی لەبیر خەڵکی بردەوە هەر لە ڕۆژەڵات تا ڕۆژاوە ئاڵات دەشەکێتەوە هەر لە ڕۆژەڵات تا شكيتوا يا رسول الله جاني سر زمين تقوري چون من بيرسيتوا
ئاگری کوفر و بتپەرستی بۆ دوازار کوژایەوە بۆ قورئانەی بۆ تێناین دەروونمان گەشایەوە هەمماڵ و دینم تۆی چێرەژینم یا نەبی بەفیدای تۆ بێ ڕۆحی شیرینم یا نەبی یا نەبی هەمماڵ و دینم تۆی چێرەژینم یا نەبی بەفیدای تۆ بێ ڕۆحی شیرینم یا نەبی یا نەبی پێگای مەدینە دەشێنم بە گوڵ یا نەبی ڕێگای مەدینە دەشێنم بە گوڵ یا نەبی ئاوی بۆ دێنم بە گیان و بادڵ یا نەبی یا نەبی ئەمماڵ و دینم تۆی سێرەژینم یا نەبی بەفیدای تۆ بێ ڕۆحی شیرینم یا نەبی یا نەبی قوربانی ناوێت ناوێت چەند خۆشە یا نەبی قوربانی ناوێت ناوێت چەند خۆشە یا نەبی ئارەقەت گوڵە بۆ نێدوانە وشە یا نەبی یا نەبی ئەمماڵ و دینم تۆی چێرەژینم یا نەبی بەفیدای تۆ بێ ڕۆحی شیرینم یا نەبی یا نەبی مدینە جێگای منزلگەی ڕەسوول یا نەبی مدینە جێگای منزلگەی ڕەسوول یا نەبی ئەو خاکە قوربان تۆ کردت بە گوڵ یا نەبی یا نەبی ئەمماڵ و دینم تۆی چێرەژینم یا نەبی بەفیدای تۆ بێ ڕۆحی شیرینم یا نەبی یا نەبی هەروەک حاجیان لە دوور بەیت الله یا نەبی هەروەک حاجیان لە دوور بەیت الله یا نەبی هاوارەکەم بۆ یا رەسوول الله یا نەبی یا نەبی ئەمماڵ و دینم تۆی چێرەژینم یا نەبی بەفیدای تۆ بێ ڕۆحی شیرینم یا نەبی
وای خودی شو راضی بید و خودی خیرها بنویسد یخوا بخیر و هنگله گله بخیراتن و ایشلا خودی هر ویشیانی و هزیدو تته و بده هر دو گنجاش و صاف دنگ خوش هر بمینت و اف لیدانا دفج و هر بمینت ان شاء الله ما مستعد القادر کردی جان گله بخیراتی زور سپاس دکم بس نوید هر دو کاش بیرام بچم خودی جارادی جارادي احمد تشيت كبو او شوبي يعني بجرجا احمد اي شهر احمد ام احمدان هو بس او احمد او كيتريان او احمد كيترنا هاتو يعني هر ادو احمد قال ما مستعد القادر تا بيشي مغربيش قول وابو بس بون هاد خير خليشي جن قواسنا ما شاء الله صار خيري بك صار خيري بك ان شاء الله سلامة ان شاء الله نخشل تمامتي ما مستعد القادر طبعا جوزنده بتقليبت جان باش انه كاز طيبات هيفا رمضان هذا بله مدويت ازقوي خوب دمس سرودك هوصا وبصادي دف جنين ودنجك وصاي خوش يتبت يعني جهر برادرك ديبت نينا بدس من ناكفت بو والله ببست لبرهمي تازه يعني هر برهم بيويزناك بون من دانشتنيك دانشتني اساي دانشتني شي خوتو امدو گنزانه لگر احمد كيديكش والله او دانشتنا بونيه هي بلاو نكراوت بو بلام ناكريتو بخداي بلم چی اگر نه او دانشتنا مان زور هيا برواب اخر دانشتن مثلا او بري صد كز دانشتي لگرت والله كابريك لو بري دنياي كرده ديوي جيل سروده شي كردي عيني خوش بقري اخي جناحني يا نبي حتما جناح نبي بلام برواب هيا بس كم ترخمي كده توانا بلهم ليمي كبلام اخر ما بس يشم اويا اگرنا اوشتمان هيا زور دانشتني اوامان هبوا كاك جبانش ما بسوي تاوان بارتانكا والله او دنگتان هي او استدبي وعدك ما بدني لمودوا هر دانشتنيك تان كرت كاكا بزماني فيديو اتش زمان داني انه لا يوتيوبي لا يخوت قناعت كما مصعد القادر سيرتي ناوى كتم كردي اوروها بس يك كليبت هاتيا دي بخويا من كم ترخم بما بنسبة خومه وبابلم تا استاد شانل يوتيوبي تايبت بخوم بروابك اورو دامانايا ابيش اورو داتنا بله فيروزا يقال يعني قليك الشين خويبو امن بيش رمضان خريجي سن تلاوة قرآني بوم تلاوة محفلي او انا مان همي حاضر بو بلام وكو بلاي لارشيف بو تلاوة كان تازشن بلاي كونين بلام ايشي لبو نكرابو بس دنگ بو چونکە دەنگەکە زۆر ساف دەرچوو بوو پێمان خۆش بوو کە شتێکی تازەگەری بکەین مەسەلەن لە بۆ ئەو کەناڵانەی خۆمان دیزاینمان لە بۆی کردێ لە بۆ تیلاوەکان دیزاینێکی زۆر نووسین و دەنگ جوان نووسین و دەنگەکەشمادانەوە لەگەڵ سەر تیلاوە و تیلاوەی مەحفەلی ئەوانە ئاەتێکی قورئانی پیرۆز بەو دەنگە خۆشە باجێ لەوەش ڕاگرین دوای بچینە سرود و ئەوانە بەس تایبەت بێها یعنی بە هەمووی تایبەتە بەڵام إن شاء الله قليكش طبعا دبي قبول بكري وعديش دبي بدن لما وزاهد إن شاء الله أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم لا أقسم بهذا البلد لا أقسم بهذا البلد وأنت حل بهذا البلد ووالد وما ولد لقد خلقنا الإنسان في كبد أيحسب أن لن يقدر عليه أحد يقول أهلكت مالا لبدا أيحسب أن لم يره
العقبة وما أدراك ما العقبة ألم نجعل له عينين ولسانا وشفتين وهديناه النجدين فلاقتحم العقبة وما أدراك ما العقبة فك رقبة أو إطعام في يوم ذي مسغبة يتيما ذا مقربة أو مسكينا ذا متربة صدق الله العظيم. دەستەکانت وای خودش تەڕازی بێت خودش الله هەر ڤیدەنگی بهێنێت و سەحەتە هەرا خۆش بێت دەست خۆش بێت تا مامۆستا قورگی ئیسراحەتێکی پێئەدات ئەوە ئێمە حەز دەکەین بزانین کە لە هەولێر لە پایتەختی هەرێمی کوردستان چی دەگوزارێت کە ئەمە دووهەم ڕەمەزانە کە ئێمە لە ناو بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆناین و خەڵک ڕەمەزان دەکات و زەردەشت هەمێ پامنێرمان لە هەولێرەوە لەگەڵمانە. ئەم کاتت باش زەردەشت و مانگی ڕەمەزانیشت لێ پیرۆز بێ پێمان بڵێ ئەزمموی خەڵک ئەم ساڵ بە شێوەیەک دەبینرێت لە چاو ساڵی پار کە لە ناو ڕەمەزان ئەم کاتانە ئێمە لە قەدەغی هاتوچۆ بووین. وڵات چوو لە پشت زەردەشتی دەم باش ژوان دەم باش سۆڤە ڕۆژە یەکەم یا مەها ڕەمەزانê li we pîroz be. Ez nayek ji wan kolanên Hewlêra paytextim demijmêr dû nîve nêzîkî demijmêr dû nîvan e heta niha jî tevger û liva welatiyan tê dîtin taybet berî ku ez derbasê zindî bibim li çendîn şeqam û kolanên Hewlêra paytext taybet li nav şeqama îskan ez geriyam heta vê gavê jî xelkên ew ên taybet ew ên genç berê xwedine nav bazarê dixwazin پاشیوه خواب خون روزا یکم یا ماه رمضان به گرنگ دیدن ناسکرن و تشتک خاله که دیجی دخوازم بینم زمان کو پرانی ولاتیان من بچاوی خودیتی و کو پیامنر کردستان بسیار پرانیان ولاتیان پابندی رهنمایان وزارت تندرستی بن دوی درباره دخوازم جنوچه که مزگینی دست بکم جوان سووا ایرو وزارت کهربای یا حکومت حریم کردستان راگان به هاتنا ماه رمضان یا پیروز وزارت کهربای یا حکومت حریم کردستان ده 19 حتی 20 دمجمیران به بردوام الکتریکا نشتیمانی به دولتیان و هر وها بهتری 7500 کارمندن وزارت تندرستی دید آمده باشه دابن جبو و ماه پیروز یا رمضان دید خدمت ولاتیان دابن ده همان دمه دخوازم بچم نوچه که رشبین شی که ایرو لهری ما کردستان 1158 کس به ویروس کرونا کتنه هر وها 12 کسان جی جان خوش دست داید زیده باری وی که به هاتنا ماه رمضان ما پارزگار هولیر امید خوشناو ایرو بروج و تام کارم بجن دمجمر 10 دبر خوابه کامپا به حرکت هولیر پایتخت آلی کارین وکو کرستین خورنه لسر 65 مالبات کوشبریان جی آورین عراقی دادابش بکه هر وها دل دمجمر 12 لسرانسری مزگفتن هولیر پایتخت ده آلی کارین تندرستی پیشکشی نمیجوانان و مزگفتان بکه وکو ماسک وکو دجی ویروس کرونا ده همان دمه دا وکو ببردوام از وگرم سر گوتناته سووا ولاتی داخواز دکن کو اف ماه رمضان اف ماه پیروز جدوری کرونا بخوشی لولاتی ما در باس ببه هولێری ئەفکاری من زەردەشت هەمێ پاوەکە ڕاستە خۆت گەلمەدا بوو زۆر سپاس بۆ زەردەشت زۆر سپاس دەکەین زەردەشت یا الله مامۆستا عەبدولقادر طبعا من بەحسە دەنگێتێکت دوسێ جۆرە ماشەڵڵا
بس بۆ من پرسیارە گەلە جارە مەسەرەن هەواڵ ژە ڕەنگە پرسیار تو ساحەتەش دەنگ خۆشا بکەن سرود بێژا بکەن حتا سترۆم بێژۆژ تو بخۆ یل بەرخۆ ڕاوەستای مەسەرەن فلان تشتەش خۆ قەتع کربت فلان تشتی ناخۆش بەردەنگی خۆ تەمرینات تشتێکی وسەتە هەیە یان هەما خودی ئەف نعمەتە داوەتە و هەما ڕووسا پاراستیە و تا پشت دایە خۆی خی گەورە لە سەرتاوە کە ئینسان بەوەلت دەبی بەهرەکەی پێیە هیچ گومان لەوەدانە بەهرەکەی پێ تا دەگاتە ئەو ڕۆژەی کە بەهرەکەی خۆی دەبینتەوە جای هەیە بەهرەی دەنگە هەیە بەهرەی مەسەلەن دروستکردنی سیارەیە مەسەلەن هەیە بەهرەی دروستکردنی شتێکی ترە هەر کەسە لە ئێمە خی گەورە بەهرەی پێدەدا بەڵام هیچی وەکو بەهرەی دەنگ نییە چونکە ئەگەر هەموو مڵکی دنیا کۆ بکەیەوە هەموو تەکنەلۆژیای دنیاش کۆ بکەیتەوە بیانەوێت دەنگێک دروستکەن ئەستەمە شتێکی ئەستەمە ناتوانن دروستیکەن وەکو ئەو کەسەی کە دەنگەکەی دیتەوە دۆزیەوە گەیشت ئەو کاتی کە دەنگەکەی دۆزیەوە پێویستە لەسەری پارێزی لێ بکە لە بەعزە خواردن هەیە مەسەلەن بەعزەک شتێ تایبەت ئەو کاتانی کە پێش مەسەلەن ئاوا بەرنمەیەکی ئاوای هەیە یاخود محفلێکی قورئانی هەیە تیژی باش نییە مەسەلەن پێشی ئەو بەرنمەیە من نابێت تیژی بخۆم ئاوی زۆر سات قەتعیەن یعنی هەر چوار فەسڵ ئاوم یەک نەوە وەسەد دائیمەن نە زۆر گەرم نە زۆر سارد ئەوە باشترین دەرمانە خەو باشترین دەرمانی دەنگ خەوە باشترین دەرمان بنوی چەند ساعت نوستنی زۆر لە بۆ دەنگ باشترین دەرمان ئێستاوانەی کە خەواڵون و حەزە و خەوەنی تر لەمەدا بیانوێکی باشیان بۆ ئەسترسکم چۆبێتەش بەرەندی ڕژبنی دەتنوی نە ئەوە هەر خۆی شتێکی سروشتیە بەڵام نوستنی زۆر لە بۆ کەسانی کە خاوەنی دەنگ بەهرەی دەنجیان هەیە بەڵێ ئەوە لە ئەوان باشە مەسەلەن پێش بەرنمەیەکی ئاوا ترشی تیژی ئاویسار ئەو شتانە زەرەر دەگەینی بەدەنگ بیبسی مەسەلەن بیبسی زۆر خراپە ماوسا چەند ساڵان بووی تۆ بەهرەکەی خۆتت دۆزیەوە ئەمن سەفی دوو ئیبتیدایی بووم بەرامبەر تەلەڤزۆنی دادنیشتمەوە کاتی دوو کەناڵ هەبوو کەناڵی بەغدا هەبوو لەگەڵ کەناڵی شەباب لە بیرمە شێخ عەبدولباست عەبدولسەمەدیان لێدەدا مەغریبان ئەوە لە دیاری دادنیشتم لەگەڵی دەمگۆتەوە ئەین تقریبان لە 6 ساڵیەوە ئەمن بەهرەکەی خۆم دۆزیوەتەوە لەو کاتەشەوە بەردەوام بوویت بەردەوام بووم لەسەرەوەی کە مەسەلەن پەرەی پێ بدەم تا گەیشتم بەو ڕۆژەی ئێستا بە تەقلید دەستمان پێکرد بەڵام ئێستا الحەمدوللا ڕێچکەی خۆمان دەخوێنین ئێستا خەڵک تەقلیدیەوە کات ئاها گومان لەوەدانیە لە 10 ساڵ بێت و دەنگ تا نەرزە اینجا جوان هەردوو ئەحمەدا و ئەحمەدی دیژی تامان بەڵێ تو تێداد بینی ئەوژی ببنە سرود بێ شۆنژی بەس دێ هەر دەفێڕۆکەن ناوان بەهرەی دەنجیان لە کۆرس باشن تقریبا خۆی سێ جۆر دەنگ هەیە دەنگێکیان زۆر خۆشە ئەوەی کە زۆر خۆشە ئەو دەنگەیە من ناڵێ من بەخۆم حکم نابی هیچ کەسێک حکم دەبی خەڵک ئەو قسە بکە بەڵام وەکو دەنگ سێ شێوازمان هەیە یەکەشیان کە زۆر خۆشە هیچ مشکلەی نیە نە لە ئەداکردن و نە لە نەغمە یعنی لە مەقامات پرفێکتە لە هەموو بوارەکان لە مەساحەی سەوتی وەسەد قەرار وەسەد جوابی جواب هەمووی هیچ مشکلەی نییە دەنگی دووەم ئەو دەنگەیەکە دەنگەکە زۆر خۆشە بەڵام لە ئەدا مەشاکلی هەیە نەشازی هەیە یاخود لە نەغمە مشکلەی هەیە دەنگی سێم چیە دەنگی سێم سەماعیە زۆر کەسەیە لە سەماعی زیرەکە ئەوە زۆر خەتەرە لە ئەو کەسانەی وەکو من مەسەلەن ئەو سەماعیە کە دانیشتی ئەدنا خەلەل لە من هەبی یەکسەر دەزانی کە ئەو دەنگە غەڵەتی کرد ئەو دەنگە نەشازی هەر سێ دەنگۆنینم بجامەدەوی بۆبەتی بگرین هەموو کەس لە خۆیەوە دەنجی هەر هەیە من بۆ نوچە خوێندنێ بەڕنامە باشە مامۆستا عەبدولقادر vêcarê me sirûda eykê yani deng xweş xwedê ji te razî bit girêdayî medh û sena pêxemberî bîsilav ser bin vêcarê em behsê pêşwazîkirina remezana pîroz bikîn dengê te yê xweş çi erebî bit çi kurdî bit an ji her zimanekê dî bit خدای لەسەر ڕەمەزان شتی کوردی و عەرەبیم نییە حالی حاضر مادەشی عەرەبیم لە ژێر دەستە لەسەر ڕەمەزانە و ئێمە یەکەم کەسین ئێستا ئاوێ گوێمان بڕوا بکە ئاخر لەحنەکەم تەواو دانە نایە بەس ینی شێوازی گوتنەکەی ئەوەیە ئەهلەن یا ڕەمەضان ئەهلەن یا ڕەمەضان تقریبا مصری خۆی ئەوەیە
شێوازی لەحنەکەی ئاوە بەڵام يلا کۆپڵە بجا گۆڕانکاری بجيرا بەسەر بيشكش كمان بەڵام بە تەمام چەند کۆپلەیەکی مەسەلەن ئەگەر سێ کۆپڵێت بدامنە کوردی تێ بکەم ینی کۆپڵی کوردی لە بۆ دروست بکەم في جابون نكات ساكيب في جاتو بكيف اخو من قلت يا رمضان ما دام في جات ساكيب كيف اخو ئەوەیە لە ژێر دەستمان بەس دەبی چاوەڕوان بنە تا ئیشی لە بۆ گرنگەوەیە لەحنەکەی مازاری و بس سەرەتاش واحد باسی يعني بکەن لەلایەن. اليوتيوب ام ببينين دمكي نزي ان شاء ان الله شاء الله ديال پشتیوانی خۆی گەورە ان شاء الله حەستان لە عەرەبییان کوردی دليخو هەر شتێک بالعربي بدي ان شاء الله ركب الحجاز ركب الحجاز سرى الحادي بهم ودنا وخلفوني أقاسي الشوق والحزنا ومذ رأوني بأرض الشام مرتهنا جد المطي وقد نالوا المنى بمنا وكلهم بألين الشوق قد باحا لما أنا بين الصبح عيسى هموم وحملوها وسارت بالدجى الإبل فأرسلت من خلال السجف ناظرها ترنو إلي ودمع العين ينغمل يا حادي العيس مهل كي أودعهم يا حادي العيس في ترحالك أجل هم الرجال الكرام المقتدى بهم لنحو أحبابهم قد أسرعت همم طابوا بطيبة طيبا وانجلت بهم نسيم روض النبي المصطفى لهم روح إذا شربوا من ذكره راحا إني على العهد لم أنقض مودتهم يا ليت شعري بطول البعد ما فعلوا لما علم بأن القوم قد رحلوا وراهب الدين بالناقوس منشغل وسحت مظلوم سايب خايب يا قلبي شبكت عشري على رأسي وقلت له يا راهب الدين هل مرت بك الإبل يا راهب الدين بالإنجيل خبرني عن البدور اللواتي في حيكم فحن لي وبكى وأن لي وشكى فحن لي وبكى وأن لي وشكى بحرقة وبكى وقال لي يا فتى ضاقت بك الحيل إن البدور اللواتي جئت تطلبهم بالأمس كانوا هنا واليوم قد رحلوا
ربي بالمصطفى ربي بالمصطفى بلغ مقاصدنا واغفر لنا ما مضى يا واسع الكرم وندخل على العتب وعلى القبة الخضراء نظرة نظرة يا سيدي كرم العالي والسراء بالله نظرة يا سيدي كرم العالي والسراء وانا لمدح محمد ابا بكر الصديق بالله نظرة يا سيدي يا صاحب التحقيق وانا داخل على عتب على القبة الخضراء نظرة نظرة يا سيدي يرم العالي والسراء بالله نظرة يا سيدي يرم العالي والسراء وانا لمدح محمد عمر بن الخطاب بالله نظرة يا سيدي يا ملهم للصواب وانا داخل على عتب على القبة الخضراء نظرة نظرة يا سيدي يرم العالي والسراء يا سيدي كلمة العالي والزهراء وانا لمدح محمد وعثمان بن العفان بالله نظرة يا سيدي يا جميع القرآن وانا داخل على عتب على القبة الخضراء نظرة نظرة يا سيدي كلمة العالي والزهراء بالله نظرة يا سيدي كلمة العالي والزهراء علي يا ابو الحسن الرب حياك علي يا ابو الحسن الرب حياك نزل كرامي إلك في وصف حياك وسيفك يا بطل في الحرب حياك وباللحم العدا تنسج عباك امان امان حبيبي وانا لمدح محمد وعلي يا قرة عيني بالله نظرة يا سيدي يا والد السبطين وانا داخل على عتب على القبة الخضراء نظرة نظرة يا سيدي كلمة العالي والزهراء بالله نظرة يا سيدي كلمة العالي والزهراء يا براح وعالزرقاء يا بلي جمل الزرقاء راحوا عالزرقاء بجمل الزرقاء والقب الخضراء من نور نبينا على المدينة على المدينة يلا للشيل وزرنا بينا على المدينة على المدينة يلا للشيل وانظرنا بينا وي إيش الله خودش راضي بت وخود خير وابن بيست يا أخو إيش الله همي بخير بت أو هاد نوا أو سروقتنا همي إيش الله ومجفانة هاي إيش الله بوجارت بيت إيش الله الفيستو دي خودش راضي بت لكوتايشا ختامها مسك لقل معنا كوتايبة برنامج بارشيفي أم شو معنا مصطفى هني عبد القادر كردي ديال هردو أحمد زور سپاس وين ديال ما بين سلامت تماشاوان هنجا پاشیوا افشوا پاشیوا ایکی خود حسکت ایده خلاص بی لی خود حسکت هر سه شبت رمضان پیروز ساعت ایکی حتی ساعت بریا ساعت سه خود حسکت اند دیالو دا بین برنامه پاشیو برگو بابت جدا صبایجی مجوان ساعت ایک إن شاء الله
بینەرمان بن پۆشی باوە سەحەت بن